دیسان عشقان مجلیسیان گرن باغم نردیان ساقیان بانکر ساقی مسبو پیاڵەی پڕەکەن ئامینێم تاقانەی دایە ڕەبی ساقی شوشەد کونە بێن جامی دەستێ سارە و بنەبێن بەڵکو سوودێکدە بۆ منەبێن ئامینێم تاقانەی دایە هەربژی سعیدیان تۆنێکی نەرم و خۆش بەڵام هەموو ئەو تەحلیل گەلەی کە کاگەنان کردێتی تۆ لە سەیاسە هەمووی کردەوە وەڵڵا من لە تەمەنی دو سێ ساڵگی و عاشقی مامۆساعەت هەنبیتر کاریگەری زۆری بوو لە کۆنترۆل سای چۆ قەشەم بوو فڕخاست کۆنترۆل سپاس مامۆستای ساعت قەشەنگ کەمێک لەرزشی بوویتر وەقت بەرزەکەیمان نەژدا تونی بەرز ساعت وەلی قەشەم بوو سپاس هەموو خۆش نێژم پێدارێ خواهش سۆپاس سعیدیان منێ خەمە دووە باوان بڵێن قسە بکە منیشەڵم بەڵێ سپاس ji bo min têr nake bibexşîne ji ber ku tu stranîkek Adnan distirê ez ji dêm belê سپاس تانە فەرموو کاگەنان وتی چی ها من هەرزووتم بەڵێ مامۆستاگی وەرە نەوەزجان وەرە پیرۆزە te performans ecvan digelo. Ger tu dixwazî bibî yekemîn guhdaş bo performansên nû me bişopîne.